لە کەرکووک بازاڕەکان هێندە گەرمە لە هەموو پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراقش گەرمترە بۆ پێیکە تەنها ئەوانەی کە پشت بە بازاری کەرکووکە بەستن خەڵکی کەرکووک نین بەڵکو زۆرینەی خەڵکی سلێمانی و هەولێرش بە هەمان شێوە دێن لە کەرکووک باڵندەکانیان ئەکڕن بە تایبەتی قاز و قەل لە زستانە یعنی منە بینم لە زۆربەی ڕۆژەکانی جومعەدا يعني چەندین ئۆتۆمبیل دێن لە کەرکووک بازاڕەکەن ینی بۆ پێیکە نرخەکان لە کەرکووک هەرزانترن وەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. من هێشتا لە نێو بازاڕی باڵندە فرۆشانی کەرکووکم دەبینم کە ژمارەیەکی زۆر باڵندە و قەل و قاز و باڵندەی تریش بە هەمان شێوە لەم شوێنەدان. کاکسەی لێچێتە لەو کەسانی کە لێرە باڵندە سەرە بڕێ با بڵێن قەل و قاز سەرە بڕێ. کاکسەی سڵاوتان لێبێ پێم بڵێن ئەم ساڵ تا چەند خەڵک زیاتر قاز سەرە بڕێ قەل سەرە بڕێەوە بازاڕەکەی چۆنە نرخەکان فەرقی کردووە ئەم ساڵ؟ بەڵێ کاک کاروان واللهی ساڵانی تر باشتر بوو ساڵانی تر باشتر بوو مەبەست هەرزانتر بوو هەرزانتری ناوەڵە ئەم ساڵ باران کەم بارانی زۆر تەسیرەکە لەسەر بازاری قەل و قاز یعنی ماڵەکە کەمە بێ دووەم داواکاریەکانی کەمەکەنەوە گەر سەرما و سۆڵە نەبێت. بازاڕەکەی ئێمەش بەستراوە ببوورە بازاڕەکەمش بەستراوە بە بازاری کوردستانەوە بۆ نمونە کەرکووک سلێمانی چەند سەماڵ پشدەر بتوێن ئەو بازاری ئەوان لە قەل و قازە پەیوەستە بە کەرکووکەوە مەسەڵەن هەولێر لە خەتی مووسڵەوەیە کە لەوێ موچە باش بێ و گوزەرانی خەڵک باش بێ زیاتر خواستی لەسەرە بێ. خەڵکی سلێمانیش دێن لە کەرکووک بازارێک؟ بەڵێ بازاری سلێمانی لێرەوە پڕە بێ. لێرە چییە بەنجیان؟ قەلی باش چولۆی بە چەند هێشتا؟ قەل وەڵای قەلی خۆمانەی ئێستاکان لێرە چولۆی بە 12,000 بەڵام ئەوان بە 12,000 نایبن بە کەمتر بە 11 بە 11.5 تر قەل تا قەلەیە. کاروان قازش ئەگەر 4 کیلۆ بەسەرەوە بێ ئەمجا ئەوان زیاتر ئەیانەوێت. قەلی قازی 3 کیلۆ ئەوانەیان ناوێت 4 کیلۆ بەسەرەوە ئەوەش هەمان شێوە تا 12,000 ڕوا لای ئەوان 11,000 ڕوا لای ئێمە. کاروان بە چی بزانین قەلێ باشی کوردیە قەلێکە تامی گۆشتەکەی خۆشە؟ بەڵێ دیارە ئەم کاکسەی تۆکو باسی کە شارەزایەکی باشی هەیە منم پرسیارەی تۆ لەوەکەم کاکسەی هاوکاران مەپرسن جیاوازی نێوان قەلی خۆمانە و قەلێکی دیکە چییەوە چۆن جیای بکەینەوە کە لە بازار ڕەبینی؟ ئاخر لە بازارڕ ئەوەی کە بۆ نمونە قەلفرۆژ نەبێ شارەزایی باشی لە قەل نەبێ بە خێوکەری قەل نەبێ نایناسێتەوە بەڵام لە خواردنەکەیە فەرقی زۆرە تونند و تۆڵە تامێکی خۆشتری هەیە هی خۆمان زۆر گرانترە بەڵێ زۆری گرانترە ئەگەر بۆ کیلۆیەک لە جێی خۆی بە بازارەکەنا لە جێی خۆی ئێستا بڕۆی کیلۆ ئەمریکیا کڕی بە 7,500 ئەوەی خۆمان ئەڕۆی لە ماڵی جوتیارەکە تۆ لێکڕی کیلۆی بە 11,000 بە 10,500 ئاوایە ئەوەندەی فەرقە لە خواردنش هەمان شێوە بەڵام لە گۆشتە ئەو گۆشتی زیاتر و زیاتر هەڵەدا و پێگا و گۆشتەگرێت بەڵێ ئەوەی خۆمان گۆشتی کەمترە بێ بەڵام تامی خۆشترە و دڵنیا بە سوودشی زۆرتر خۆش بێ. کاروان ئەگەر گوێبیستی ئێمە بێت ئێوە گوازمەوە من هەندێک قەل و قازیشتان پیشانەدەم بۆی بەڵێنەکان ئەمڕۆ پیشانی بینەرانی کورسات بدەین ئەمە بەشێکن ئەو قازانی کە لە بازاری کەرکووک دەفرۆشێن. جا کاروان ئەگەر گوێبیستی ئێمە بێت پێمان بڵێیت لێرە دەفرۆشێن. سڵاوتان لێبێ ئێوە وەکو فرۆشێرانی بازاری کەرکووک ئەمڕۆ قاز بە چەندە؟ کام کەناڵە؟ کورسات کەناڵی کورسات. پێشەکی خۆشحاڵم بە کەناڵەکەتان سڵاو ڕێزمەیە. قاز کیلۆی قازی کوردی کیلۆی 10,000 ئێتر 3 کیلۆ 3.5 بولغارەکانیش کیلۆی 11,000 4 بەسەر قەلمان هەیە 6 کیلۆ هەیە کیلۆی 12,000 11,000 بەوەنەیە. جیاوازەکەی چییە لە نێوان خۆمانە و ینی زۆرێکی تر باڵێنەوە مەسلحە ناوە برێ ئەمریکی ناوە
خۆی بەعام قەلی کوردی بڵین نەک بەناو بڵین کوردی قەلی عێراقی دایما تام و تێشی خۆشترە چکە سەرحی پێلێن سەرحیە قەلی مەسلحە ئەتر بە عەلەف و بە پرۆتین و بۆنە بەخێوەکرێ هەر وەکو لیشکی ناسکانی ئەمی کە لە دەواجن هەیە هەتامی ئەوادا نبینیم بازارێک کەرکوب گەرموگوڕە بۆ پێیکە خەڵکی پارێزگاکانی دیکەش دێنە کەرکوب ئەوانەی کە دێن لە کەرکوب بازارێکن خەلوقازەکەن زیاتر چێ واللهی ڕاستی ئەگەر سلێمانی و هەولێر خەلوقاز لێرە نەبا هەر لێرە قەلەگاتە گەورەترین قەلەگاتە 50,000 يعني هەرزانە بێ بەستەوە هەرزانە بێ بۆ لەوێنە لە هەولێر و سلێمانی کەم هەیە ئەوەیە دێن لێرە ئەبەن لێرە بەعام دەیەکانی زۆرە با بڵێن دەشت و دێهاتی دێنێ ناوچەکانی حەویجە و ئەترافی حەویجە و داق و خودوز و ئەو ناوە زۆرە کە زۆر بوو ئەتر هەرزانە بێ بەڵام بەپێی ئەوەش کە زۆرە و کە دێ بۆ ئێرە سێمانی هەولێر ڕایەکەشێ بۆیە گران دەستان بەڕێز سەرچاوم بەخێر بێنە بەڵێ ینی ئەمڕۆ منە بینم کە هەرچەنە ڕۆژی هەینی نییە ڕۆژی جومعە نییە لە ڕۆژی جومعەیە بازاڕی کەرکوب جمەی دێ ینی ناتوانانی باسانی بەنێو بازارەکەدا بڕۆی بەڵام لەگەڵەوەشە هەم کڕیار و هەم فرۆشیار بازارەکە بینم کە هاتوون بۆ ئەم ڕەمەزانە ینی کۆمەڵێک خەل و قازی خۆماڵی بکڕن یان مریشکی خۆماڵی بکڕن وەکو میوانەکانیشم باسییان کرد بەهۆی ئەوەی کە لە کەرکوب گوند زۆرە و منطقەی دەشتایی زۆرە بە تایبەتیش لە ناوچەکانی حەویجە و دەوروبەری ڕاضەوەنەوە ئەنی نرخی باڵندەکان هەرزانترە بە تایبەتی قاز و قەلی خۆماڵی و ئەم زۆرانە ئەموان کردو لە کەرکوب بە شێوەیەکی گشتی نرخەکان کەمتر و هەرزانتر بێت کاروان ئەگەر لە یەکێک لەو کەسانەی پەلەوەرەکان ئەفرۆشن ئەگەر گوێت لە دەنگی منەوە بێ ئەوە دەنگە دەنگە و قەلەقازە ئەگەر بەهێڵێ گوێت لە دەنگی منەوە بێ ئەگەر پرسیاریان لێکەیت لە نێوان گۆشتی قەلی نێر و مەیە کامیان گۆشتەکان خۆشترە و هەروەها لە کەرکوب دەستورێکی تایبەت هەیە بۆ دروستکردنی گۆشتی قەل یان گۆشتی قاز زۆر باشە من پرسیارەکە دەکو خۆیە گەێنم هەرچەندە پێم وابێت هەیە بۆ پێیکە منش تۆزێک شارەزایم لە خواردنەکەیە هەیە و لە لێنانەکەیە بە هەمان شێوە جیاوازی هەیە لە شوێنەکە بۆ شوێنێک جیاوازە بەڵام منە پرسیارە زارێکتر لەم فرۆشیارەکە قسەم لەگەڵا کرد دیارە من هاوکارانە پرسیارێکیان هەیە ینی لە نێوان قەلی نێر و مێیە جیاوازی گۆشتەکەی چییە و نرخەکەی جیاوازی چییە وەلا لێنانە ینی دەستورێک هەیە لە کەرکوب لێنانەکەی جیاوازە خۆی عینەنا بۆ مێ بێ ئەگەر نێر بێ عینەنا مێ دایمەن ئەگەر هەر چۆنە بێت چەوری زۆرترە ئەوەیە جیاوازەکەی نێر کە گەورە بوو خرد بوو حەوت کیلۆ بەسەرەوە چەوری دایمەن زیاترە بێ ئاندووکەی با بڵێن خەڵکی خوردواری خۆمان کە لێنە ئەو چەوری برنج پێلێنە لە باتیەوە ڕۆنی تەنەگەڵ یان ڕۆنی زەیتی تیابکە ئەو چەوریە لە باتیەوە ڕۆنە خواستیش لەسەر نێر زۆر لە میوانە نا بەعکسەوە عینەنا خۆی مێ ئەگەر زۆر ئەوە کوردی با بڵێن قەلی عێراقی زۆر بگا 4.5 بۆ 5 کیلۆ ڕوا مێخەلی کوردی چۆن لێندری ئەوەی کە لە نێو ماڵەکانە خێزانەکان ئامادەیەکەن چۆن هەر شێوازی لێنانەکەی بەعام یەکەم جار هەڵەکوزێنی جوان ئەو بۆ چارەگێک 20 دقەیەک هەڵەکوزێنی دوایی خوێ و بیبەری تاقیت و ئاوی تاقیت زۆربەی پیازی تیا ناکە لەبەر تامەکەی ئەگۆڕیە بەڵام بەعام هەنێک کەسەیە کەمێ پیازی سووی کاکە لەبەروی تامەکەی خۆش بکە ئەتر هیچ تری ناوێت قەل و قاز هیچ تری ناوێت بەڵێ ئەوەی کە بینیتان ئەمە بازاڕی باڵندە فرۆشانی کەرکوب بوو و بە تایبەتی ئەو نرخانی کە ئێوە جێبیستم و زانیاریتان لەسەری وەرگرت ئەمە نرخی قەل و قازەکانی کەرکوب بوو دیارە و قازەری کەنیشی منەوە هەر هاوارێکی نازانمەوە بەسی چیە بەڵام تاکو دنیا ساتر بێت و باران زیاتر بێت بازاڕی خەل و قاز بەرزترێ بێتەوە ینی خواست لەسەر خواردنی بەلەوەری خۆماڵی
زیاتر باشە کاروان تۆ مەعاملێ باشت کرد نرخەکان هاتە 10 کیلۆی چەنەکە خۆت هەر حەزت لە تامی گۆشتی قەلوقاس هەیە؟ بەڵێ ئاماژەی بۆ کردوتی من لە خواردنەکە چاکی لێزانم نا لە خواردنەکانە لە خواردنەکە مەبەست لە حەزی پێەکەی کەسی وایە بە تایبەتدا ئەنیشە بۆی ئەسا هاوکاران ئێمە هەمووی هەست بە برسیەتیە کا فەقی بە زمانی بە ڕۆژەوە بەڵێ ئەمڕۆ هەچەند ڕەمەزانە خۆنی تەوەرەکەمان پێم وا بە تەوەریکی خراپە لەم کاتیان تەوەرە شاردووە بەڵام لە ڕەمەزانە خۆت زانی ینی هاوڵاتیان بە شێوکی گشتی هەمووان بیر لە خواردنەکەنەوە زاری وایە بە کۆڵانە کاتێ فەڕی ماڵ بۆ ماڵبوونی خواردنەکانەکەی خواردنی پەلەوەری کۆماڵیش لە زستانە ینی خواردنێکی زۆر زۆر تایبەتە لە هەموو کەرکوب خواسی لەسەرە من خۆشم چێکم لە کوردستانی کە بە هەمان شێوە لە زستانە ینی لە وەرزەکانی ترا نایخۆم بەڵام لە وەرزستان ئەگەر بە باشی لێنرا بێت زۆر زۆر ئارەزوو یەکەم ینی یەکێک لەو خواردنانێکەوە زۆرم پێ خۆشە